الو مامۆستا گیان سەلام عليكم السلام ورحمة الله وبركاته. سڵاوی خوا لێبێ خوشکە باشەکەم. دایکی محەممەد فەرموو. دایکی محەممەد دێرش تۆز شوێنەکەت بگۆڕی برایانی کۆنتترۆڵم دەفەرمونون شەبەکەی تۆ شوێنەکەت تەواونێ بۆیە دەنگەکەت بە پسەر دەگات ئێمە خوشکە باشەکەم هەوڵ دە تۆز شوێنەکەت بگۆڕە. بەڵێ مامۆستا گیان پرسیاری یەکەم من لەسەر ئافرەت دروستە ماڵ دروستکردنیان لەسەر پیاوە ئەکە شووی کرد؟ بەڵێ 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 ئەمە پرسیاری یەکەم. مامۆستا گیان پرسیاری دووەمیشیانم مناڵ کە لە دایک ئەبێت سەر بڕانەی بۆ ئەکرێت ئایا ئەوە لەسەر تەبعا من خۆم متەخۆرم بۆیە مامۆستا گیانم پرسیاراناکەم باوکی چەندجار پێم وتووە ئامادە نەبووە ئەو سونەتە جێبەجێکا من بۆ خۆم بۆم جێبەجێ کردوونە بۆ مناڵەکانم مامۆستا دروستە یان هەر لەسەر باوکە؟ باڵە دەستەکان خۆش بێ باڵ پرسیارێکی جوانە بەسەر چاو خۆشمێ مامۆستا گیان پرسیاری سێهەمیشیانن ئافرەت تەبعا حەزی دائیمەن بە ماڵ و بەشتی جوان هەیە زیادە ڕۆیی نەکە لە مەسروفی ماڵە بۆ نمونە ئێستا تۆ دەوێت شتێکی ماڵ بگۆڕی تەبعا کەسی نزیکی خۆت زیاتر پێویستە بیدەیت یا ئەوە تا بیدەی زۆربەی جار لە کەناڵەکانەوە ئەبیستین کە خەڵک زۆر داماوە و زۆر پێویستی بەشتی ماڵە ئەتوانین ئێمە مامۆستا لە ڕێگەی ئەو کەناڵانەوە تەلەفۆن بۆ ئەو پەڕێزانە بکەین بڵێن کە ئەو پێویستی ماڵمانەیە ئەتوانین بین ئەوە نەبێ لە کاری شکەوتە بێ و نتوانین بەکاری بێنین بەس حەزەکەی تۆ جارجار ماڵەکە بگۆڕی تاواندار نابین مامۆستا گیان لەم حاڵەتە. پرسیارەکان گەشت دایکی محەممەد پرسیاری زۆر جوان بوون دەسوچاو باش بە خوشکە باشەکەم دەستچاوی جەنەویشتان خۆش بێ ئەزمانی لە تۆش ڕازی بێەوە پرسیارە جوانەکان دایکی من. دایکی محەممەد فەرمووی ماڵ دروستکردن لەسەر پیا واجبە یان لەسەر ئافرەت؟ لە شەریعەتی پیرۆزی ئیسلامدا خاتونەکان کچەکان زۆر ڕێزیان لێ گیراوە. پیاو کاتێک ئەڕیجال و قەوامون على النیسا پیاوان دانراون بە مشورخۆر بە خەمخۆر بە بار هەڵگر لەسەر ئافرەتان بۆیە دروستکردنی ماڵ نەفەقەی دروستکردنی ماڵەکە دابینکردنی شوێنی نیشتەجێبوون بە پێی توانە هەروەها دابینکردنی نەفەقە و بژێوی ژیان دجل و بەرێک ئەمانە هەمووی بەڕێزان لەسەر پیاوە ئەمانە لەسەر پیاون. بەڵام ئەگەر ئافرەتێکیش خۆی هاوکاری مێردەکەی بوو ئەوانە ئینشاءڵڵا ماڵەکان بە فێڕۆ نەچووە ئەوانە زۆر کارێکی باش دەکەن. ئێمە دەڵین واجبمان هەیە و باشان بەخشیدمان هەیە. پیا واجبە لەسەری ماڵ شوێنی نیشتەجێبوون کەلوپەلی ماڵ بژێوی ژیان بەقەدەر توانایە کە خۆی گەورە واریداتێکی پێبەخشیوە لە زۆر و لە کەم واجبە ئەم شتانە بۆ خێزانەکەی بۆ هاوسەرەکەی دابینکە. بەڵام ئەگەر پیاوەکە نەبوو بوو ئەلحەمدوللا مادام ئەم ژن و پیاوە یەکتریان خۆش دەوێ ئەمجا ڕێگە کراوەتەوە بۆ بەخشندەی ژنەکە ئەم پارەیە ئەم ژنەیە بیکا بە خێر بیکا بە سەدەقا بیکا بە پرۆژەیەکی خەیری لەگەڵ ئەوەدا بیبەخشێ بە مێردەکەی و ماڵەکەی بۆ دروستکە خانوەکە بۆ خۆی دروستکە سارە بکڕێ کەلوپەلی ماڵ بکڕێ دەستگیرۆی ئەم مێردە هەژاری بکە و نەهێڵە نەبوونی پێوە دیار بێ وەڵڵاهی ئەمە زۆر خێرێکی گەورەیە. تەنانەت بەڕێزان ئەگەر پیاو نەبوو نەدار بوو محتاج و گیرفان بەتاڵ بوو ژنەکە ئەلحەمدوللا موچەخۆرە لە ماڵی باوچۆ میراتێکی بەرکەوتووە زێڕ و ئاڵتوونی هەیە ئەتوانێت زەکاتێکە هەبوو زەکاتەکە بدا بە مێردەکەی زەکات بدا بە مێردەکەی پێی دەشێ چاو لێ خۆ مێردەکە واجبە ئەو بەخێوکە بەڵام نیەتی بەڵام ژنەکە ئەلحەمدوللا هەبووە دەسەڵاتی مادی هەیە ماڵەکە دروست دەکات دروستە زەکاتی خۆی بدا بە مێردەکەی بەڵام دروست نییە پیاو زەکاتی خۆی بدا بە ژنەکەی ئەمە بەخشندەیە. ئێمە خاتو خەدیجەی هاوسەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باشترین ئافرەت گەورەترین هاوسەری پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم خاتو خەدیجەیە. خۆکە پێغەمبەر صلی الله علیه وسلم خاتو خەدیجەی خواست. خاتو خەدیجە زۆر دەوڵەمەند بوو بازرگانێکی نێودەوڵەتی بوو زۆر کەسێکی ناودار بوو لە پارۆستاماندا چەندین کەس ئیشیان بۆ دەکرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەلای ئەو ئیشی دەکرد کاتێک کە شووی کرد بە بێگومان ئەو ماوەکەی دروست کرد بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە ئەو خوشکە باشانەی کە هاوکار و دەستباری مێردەکانیان لە کاتی دەستکورتیدا خسارەی بۆ دەکڕن ماڵی بۆ دروست دەکەن ئەوانە ئینشاءالله ڕەفیقەکانی خاتو خەدیجەی بەڕێزن. بەڵام بەگشتی پرسیارەکە دایکی محەممەد ماڵ دروستکردن دابینکردنی نیشتەجێبوون بژێوی ژیان هەمووی لەسەر پیا واجبە
و ئافرەت تەنها دایکێکی دڵسۆز هاوسەرێکی بەوەفا خزمەتگوزار و دڵسۆز و قسە خۆش بۆ مێردەکەی کە لانی دەرونی و جەستەیەوە مرتاحی بکە و پیاوەکەش واجبە هەوڵدا بەڵام ئەگەر ئەمانەی بۆ کرد پیاوەکە نەبوو بوو ئەم کردی ئەوە یا ڕەبی خوا پاداش دیاتەوە گەورەی دەنوێنێ یان پیاوەکە جاریوان نایکا کەلوپەلی ماڵ ناکڕێ و ئیتر یان ئیهمالەیان ڕەزیلە ژنەکە بۆ خۆی دەیکا نایڵە منداڵەکانی و ماڵەکە و میوانەکە پێوەی دیار بێ ئەمەش هەرخوا بە پاداشتێکی گەورە دەینووسێ ئەم ژنانە شێرە ژنن کاتێک کە دەڵێن سنتەری ماڵ ڕادەگرن ناڵن ئەم ماڵە شیرازەی تێکچێ ئەگەر پیاوەکەش وەکو پێویست نەبێ دومیان دەڵێ کە منداڵ لەدایک دەبێ بەڵە واجبە باوەک عەقیقەی بۆ بکە مەڕە منداڵەی پێ دەڵێن لە ڕۆژی حەوتمە یان بە کوریاییڵان حەوتمی بۆ دەکرێ ئیتر ئەمە واجبی باوکە بەڵام ئەگە باوک نەبوو بوو دایکەکە هەیبوو یان پیاوەکە ئیهمال بوو تۆ چڵی هەشتێتی بچەند جا پێڵەن گوێی ناداتێ پێی وایە ئیهمالە نەگوێ خوا نەخواستە مەبەستی نەبێ یان ئیمانی پێی نەبێ ئەو موسڵمان و ئیمانی پێ هەیە و سنەتێکی هەرە گەورەیە کە دایکەکە کردی بەڵێ دایکەکەش دروستە بۆیان بکە پاداشتە گەورەکە بۆ دایکەکە دەبێ منداڵەکەش حەوتمەکەی بۆ کراوە واتە سنەتەکە جێبەجێ بووە ئینشاءڵڵا ئەولادی ساڵح دەبێ و ئەم ئافرەتەش ئەگەر ئەو پارەی هەموو ببەخشەیە کە بۆ حیوانەکە کردوێتی بەقەدەر ئەم منداڵی خۆ خێری نەدەبوو ئینشاءڵڵا گەرنی مێردەکەش یازاکە و ئەو جیاکاریە با لە ماڵا نەبێ دایکی محەممەد بڵێ قەیچەکات تۆ نایکی من دایکم جای ئێمە خۆ هەر یەک ماڵین و هەر یەک چیسین و هەر یەک داهاتین و ئاوا ئەم شتانە ببنەمای خۆشەویستی نەخوانە خواستە خێر و سەدەقەکە وەڵام من حەوتەمەکەم کرد و بە پارەی خۆم کردم و خوانە خواستە دڵی بە هاوسەرەکەت بریندار بێ و ئەویش لە ڕەتدا قسەیەکی نەشیا بکە لە جیاتی ئەم ڕەمەڕە منداڵە و عەقیقەی بێتە خۆشەویستی ئاگادار بین ئەم بابەتانە نەبنە ئاژاوی ناوماڵ دەبێت زۆر وریا بین خوا پاداش داتەوە بەڵام گەدایکەکەش کردی منداڵەکە حەوتەمەکەی بۆ دروستە پێویست ناکە جارشکە بۆی دووبارەکەیتەوە سێمیان ئافرەت حەزی لە ماڵە زیادە ڕەوی نەکات هەندێک کەلوپەل هەیە ڕاست دەفەرمووی ئێستا وای لێ هاتووە الحەمدوللا سوپاس بەخوا جلوبەرگی وایە کەم لەبەر دەکرێت خی گەورە خوا بۆمان زیادکەی خوا لە هەژاری هەموو لایەک پارێزی جلوبەرگی وایە کەم لەبەر کراوە کەلوپەلی وا هەیە لە ماڵە کەم بەکار هاتووە یعنی شاوی ئەوەیە ماڵێککە ئاوادان کاتەوە کەسێککە پۆشتەکە بەڵێ ئەو ڕێکخراوانی کە کۆمەک کۆ دەکەنەوە جێگەی متمانەی مسلمانانن ئەوە هیچ گوناهێکی تێدا نیە ئەوە زیادە ڕەوی نیە ئیشاءڵڵا خوا زیاترت پێ دەبەخشێ تازەترت پێ دەبەخشێ و کەسانێکیش محتاجیش پێی نوێ دەبنەوانێ ئەوان پێش شکر و سابیرن ماڵەکانی پێگەرم و گوڕ دەبێ منداڵەکانی پێ پۆشتە دەبنەوە دەستخۆشی لێ دەکەم هەیە فڕی دەدا بەداخەوە هەیە بە کۆ نەفرۆشێکی دەفرۆشێ سعرێکی کەم جاتخواتەوە ماڵێکی پیاوەدان کە ئەوە باشتر نییە نەخێرەمەی نەگوناه نییە ئینشاءڵڵا پاداشتیشی لەسەرە بەڵام وەکو بۆ خۆت داست کرد ئینسان زیادە ڕەوی نەکە هەموو ڕۆژە هەر حەزی لە شتێک بوو کۆنەکەی دەکەم بەخێر ئەمە نا ئەمە باش نییە زیادە ڕەوی نەکەی لە حەدێکی وەسەط و گونجاودا خی گەورە خێری گەورەت بۆ دەنووسی ئینشاءڵڵا خوا ماڵەکەت بۆ نوێ دەکاتەوە بە کەلوپەلی جوانتر و ماڵی کەسانێکی لە قەوماویشی پێ ئاوادان دەکاتەوە